بەپی ئامارێک کە بەڕێوەبەرایەتی ئاسایشی شارە زۆر بڵاوی کردووەتەوە، ڕێژەی بەکارهێنەرانی مادەوەشبەرەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە جیاواز لە ساڵی ڕابردوو کەمی کردووە. قوتابیەکی دکتۆراژ ئاماژە بۆ دەکات ئاماری بەکارهێنانی مادەوەشبەرەکان لە سنووری هەڵەبجە مای دڵخۆشی و پێویستە لایەنە پەیوەندیدارەکان هەوڵەکانیان چڕ بکەنەوە بۆ نەهێشتن و ڕێگری لە تەشەناسەندنی مادەوەشبەرەکان لە نێو کۆمەڵگا. جێبەجێکردنی یاساکە بە شێوازێکە کە یاساکە دەرچووە، ئەمە یەکێکە لە خاڵە گرنگەکان کە پێویستەکات حکوومەتی هەرێم دەستوبردێ بکات کە ئەو یاسایە جێبەجێ بکات. دووهەم دۆزینەوەی هەلێکی کار بۆ ئەو گەنجولاوانەی کە بێکارن کە مەژغوڵ لە کافتریا شتەکانە دانیشن، ئەمانە واجباتێکی سەرشانی حکوومەتی هەرێمە هەلێکی کاریان بۆ بدۆزێتەوە لە ڕووی کەرتی کشت و کاڵیەوە، لە ڕووی کەرتەکانی پیشەسازیەوە. ئەمانە بەرکارکە لە بەرەوەی گەنجانمان تووشی مادەی هۆشبەر نەبن و نەچنن بەدەم مادەی هۆشبەران، چونکە بەتاڵیەکێکە لە لەوانی کە زۆربەی گەنجان دەچن بە دەم مادەی هۆشبەرەکانەوە. سێهەم دۆزکردنەوەی سنتەرێکی چاکسازی تەندروستی ئەوانی کە مادەی هۆشبەر دەکێشن لە سنتەرێکە لە شوێنێکە ئیشێکیان بۆ بدۆزێتەوە یا لە چارەسەرکردنێکی دەرونی باشیان بۆ بکرێت جارێکتر ڕوو نەکەنەوە مادەی هۆشبەرەکان. لە ڕووی کۆمەڵایەتیەوە مادەی هۆشبەر بە یەکێک لە هۆکارەکانی هەڵوەشانەوەی خێزان و تێکدانی شێرازەی کۆمەڵایەتی دادەنرێت. توێژەرێکی کۆمەڵایەتی چەند هۆکارێک دەخاتە ڕوو کە گەنجان وا لێ دەکات پەنا بۆ بەکارهێنانی مادەی هۆشبەر ببن. داواش دەکات ژیانی هەموو تاکەکان فەرهەم بکرێت تا بیر لە ڕەفتارە لاوەکی و خراپەکان نەکەنەوە. ئەوەی کە هۆکار بێت و بننا لەو ناوچانە زیاتر کە هەژار نشینن کە ڕێژەی بێکاری تیا بەرزە، زیاتر گەنجەکانمان بوونە لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا کە زۆربەی زۆریان کارەکانیان لە دەستیاوە، یاخود ئەو گەنجانەی کە ئەمەلێکیان نیە بۆ ژیان بۆ ئەوەی کە گیانی هاوسەرگیری پێک بهێنن زروفە تایبەتەکانیان، یاخود ئەو کۆمەڵگانی کە زیاتر کێشە کۆمەڵایەتەکان تیانە زیایە و تیانە زەق بەتەوانێ، زۆربەی زۆری کە گەنجەکانمان تووشی ئەم ئالوودەیە بن لە خێزانیاندا ئەبڕێن، دوور ئەکەونەوە لە خێزانەکانیان، یاخود کە ژیانی هاوسەرگیری پێکێ نابێ توانای ئەوەی نییە بژێوی ژیانەکەی بژێوی مناڵەکانی دابین بکات، ئەوە هاکا بێتە هۆی کێشە و شیرازەی خێزانی تێک بچێت. بەپی ئامارەکانی ئاسایشی شارە زۆر 30 کەس کە هەمویان لە ڕەگەزی نێرن بە تۆمەتی بەکارهێنانی مادەی هۆشبەر دەزگیر کراون و ڕوبەڕووی دادگا کراونەتەوە. 18 کەسیان دۆسیەکانیان یەکلا کراوەتەوە و سزا دراون. 12 کەسیان هێشتا دۆسیەکانیان لە لێکۆڵینەوەدان. بەپی زانیاریەکانی پەیام لە سنووری هەڵەبجە هیچ کەسێک بە تۆمەتی بازرگانی بە مادەی هۆشبەر دەستگیر نەکراوە، بەڵکو تەواوی دەستگیرکراوەکان تەنیا بەکارهێنەرن. توێژەرانی کۆمەڵایەتی و دەروونناسان ئاماژە بۆ دەدەن کەمبوونەوەی ئامارەکان جێگەی دڵخۆشیە، بەڵام دەکرێت زیاتر هەوڵی بنەبڕکردنی مادەی هۆشبەر بدرێت. بەو پێی لە ئێستادا هەرێمی کوردستان ڕێڕەوێکە بۆ ترانزیت و گواستنەوەی مادە هۆشبەرەکان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.